هاي پرۆسەی پێویستەکانی ئەو پرۆسەی ڕفراندۆم دەخینە ڕوو و ئەو بودجەی کە پێویستە بۆ پرۆسەیە چەندی پێویستە لە ڕۆژی یەکەم تاوەکو کۆتا ڕۆژی ڕاپرسی هەموو ئەوانە قسەی لەسەر دەکەین و دواتر ئەو بودجە خەملەنداوە تەبەن وەکو ئاماژەتان پێکرد کاتژمێر دوو ئێمە لەگەڵ سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەدا دەبین و لەوێدا مناقشەی بودجێ دەکەین ئەو بودجەیە بۆچی پێویستە و بەشەکان ینی لە چی سەرف دەکرێت و پاشانیش ئەوەی کە زۆر گرنگە هاوکاری ئەوان یعنی ئێمە کۆمەڵە گرفت هەیە لە بەردەم کۆمیسیۆندا حکوومەتی هەرێمی کوردستان چەندە هاوکار دەبێت و ئەرکی ئەوان لەگەڵ کۆمیسیۆنی بەڵگەهێنانی و ڕاپرسی چی دەبێت بۆی کە بە هەموو لایەکمان بتوانین ئەو پرۆسەیە سەرکەوتووکەین تاکو ئێستا هیچ ڕقمێک لای ئێمە پەسەند نەکراوە وەوەی کە کراوە بەدەر لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای کۆمیساران قسە دەکرێت لەسەر ئەو بودجە خەملەنداوە و ئەو بودجەیەکی خەملەنداوە بەڕاستی مناقشە دەکرێت لەلایەن سەرۆکایەتی هەرێم و حکوومەتیشەوە ئایا ئەوان چەندە ئەو بودجێ پەسەند دەکەن بێگومان هەموو پرۆسەیە گرفتی خۆی بەتایبەت پرۆسەی ڕفراندۆم کە ئێمە کە پێشتر بۆ 4 پارێزگای هەرێمی کوردستان کردومان ئێستا حیساب بکە بۆ سەرداسەری هەرێمی کوردستانە تەنها ئێمە پێشتر کە نزیکەی 7000 وێزگەی دەنگدانمان هەبووە بە بەشداری ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان دەبێتە 11000 وێزگە ینی چەند قات دەبێتەوە پرۆسەکە و بۆیە گرفتەکانیش گەورەتر دەبن.